قومي دنيا قال يكو ينبجي ما وجوانه دوب
ئەی خوا بەخێر بێن لەشی هەموو لایەک ساغ بێ ماندوو نەبن دەستان خۆش بێت. خۆشەویستان سڵاوتان لێ بێ جەژنتان پیرۆز بێ هیوادارین هەموو ساتێکتان جەژن و خۆشی و شادی بێت. بەم جەژنانە جوانەی هونەرمەندی خۆشەویست مامۆستا کەریم غەمزەیی دەستمان پێکرد بەرنامەیەکی تایبەت لەگەڵ کۆمەڵێک میوانی زۆر ئازیز و خۆشەویست ئەمڕۆ جەژنەکەتانەکەین بە دوو جەژن من و هاوکارم لانە و تەواوی هاوکارانمان لە پشتی کامێرە ئەم بەرنامە تایبەتە بە بۆنەی جەژنەوە پێشکەش دەکەین هیوادارین کاتێکی خۆش و جەژنانەی کتابەت لەگەڵ ئێمە بەسەربێن لانە باشی جەژنە پیرۆز بێ. من باشم هیوادارم تۆش باشنی جەژنی تۆ و سەرجەم بینەران و سەرجەم هاوڕێیان و هاوکاران و ئەم ئازیزانەی ئێرەش پیرۆز بێت ومێدەکەین هەموو کات و ساتێکتان هەر جەژن و خۆشی بێ. سپاستانەکەین کە ئەم جەژنە بینەری ئەم جەژنانە تایبەتەی دەستگای میدیای کورسات بن کە هەمیشە بە بەردەوام هەوڵی ئەوین لە جەژنانە پرۆگرامی تایبەت پێشکەش بە ئێوە بکەین بگومان ئەمڕۆدانیشم بە دیار ئەم پرۆگرامە تایبەتەوە دڵنیا بن لەوەی کە زەرەر ناکەن کۆمەڵێک میوانی زۆر زۆر ئازیز لەلامان ئامادەن جەژنەکە جوانترەکەین بە میوانەکان بناسیێنین قسەمان زۆرە قسەمان زۆرە بیکەین بەسەراتی خۆش جەژنانە لە مامۆستا کەریم غەمزەیەوە دەست پێکەین مامۆستاگیان زۆر زۆر بەخێر بێ جەژنە پیرۆز بێ پیرۆز بێ لە هەموو لایەک لە کەناڵی کورسات لێەوەی بەڕێز کە بە نیشانە هەڵەستن سپاستانەکەین پیرۆزبایی لەو خوشک و برانە و هەموو کورد و کوردستان خصوصان شاری سلێمانی خۆمان یاخوا بەخێر بێ مامۆستاگیان گەورەت کردین ئەم ڕۆبە و دەنگە خۆشە و بەرهەمە جوانە بەرهەمێکی زۆر زۆر تایبەتە جەژنانەکەی کردی بە دوو دەژن زۆر زۆر بەخێر بێت سپاستانەکەم هونەرمەندی زۆر زۆر خۆشەویست دەنگێکی زۆر زۆر تایبەت کاک بەرزان خەرەنجیری کاک بەرزان زۆر زۆر بەخێر کاکە بەرزان سڵاو لێ بێ و جەژنە لێ پیرۆز بێ جەژن لەوێ ئەزیز پیرۆز بێ لە ئەم میوانە ئازیزانە ئەو برا بەڕێزانە پشتی کامیرا و جەماعەتی کورسات بەگشتی ئەوەی ئەزیز لە خاڵە کەریم و لە ستافی مۆزیک کاکە بەختیار ێزوجی کاکە سەباح و کاکە عەدنان بەسە بواە چکلێتەکە حازر بە ویستە بڵێم گلەیەکە لێمان هەبوو بەس وڵایە بواە حازر باش کە ئەمڕۆ ئەزای لە کورسات لە پێبان کاک بەرزان وڵای بوا بتان کردە لە بازار لە پرزی کورسات دامان نابوو ئەوە لە بیرمان لە هەموو ماڵێک ئەچن شیرینیە خۆن چکلێتە خۆن بەڵام ئێمە ویسمان لە کورسات جیاوازتر بێ شتی ترمان هەیە بۆ ئێوە ئەزای چی ترسمان لەوە ئەو چکلێتە بخەنە گیرفانتانەوە بتوێتەوە کەشەکەی کردەوە لەشتان ساغ لەگەڵ ئێوە زۆر زۆر بەخێر بێن کاکە بەختیار کاک سەباح کاک عەدنان زۆر زۆر بەخێر بێن پیرۆز بێ ئەمڕۆ بەرنامەکەمانەوە نیتر ئەڕازێنەوە بە دڵنیاییەوە دەستان خۆش بێ اینجا ئاری گروپێ خانمی زۆر زۆر ئەزیز و خانمانە لەلامان ئامادەن ناوێ ئەوەندە جوانن بەڕاستی ئەوەنە جوان خۆیان گۆڕیەوە جلوبەرگی کوردەواری زۆر جوان اینجا زۆر شیرین یەکە بەیەکەیان باشمە لای دایعەتاو یەکەم جار دایعەتاویان زۆر زۆر بەخێر بێ سەر و سەر چاو و جەژنیشە لێ پیرۆز بێ ماشەڵڵاوە کەمیشە جلەکانە لێ نەخشاوە دایجان مایکەکە وڵ کراوە مایکەکە قسەمان بۆ جەژیش لە جەنابتان و لەم میوانان بەڕێزانە و لە هەر چوارپارچەی کوردستان و لە ڕەفیقەکان و لە مناڵەکان بوو لە خۆشەویستان و ئازیزانم سپاسی ئێوە ژەکەم هەر لە جەژنە بن یاخوا بەخێر هەر لە جەژن و خۆشییا بن کاتمانە بێت یەینە لاتان باشێکتان پێمە بێ هەمووتان قسە ناکەن وانە پێشێکتان تیا قسە ناکە من نەزانە بەس دوایین قسەرین قسە بۆ کێوەچەوانە دای پەیمانە قسەمان بۆ ناکە بەس دوای جژنە پیرۆزێک پەیمانە جژنە پیرۆزێکمان لێ ناکەی دای پەیمان هات جژنە پیرۆزێکمان لێ بکە جەژنتان پیرۆز بێ لە کاگاری و لە نەخان و کورسات لە تۆش پیرۆز بێ دای پەیمانگیان بەخێر سەر و سەر چاو و عەتاوەخان و ئەم خوشکانە ماشەڵڵا ئەم سەر و بەستەی کە بەستوتەی چی ناوچێکەدایە وڵا بەگزایی گڵاڵی بەگزایی گەڵاڵیە بڵێ بە شێوازەکەی دیارە یان چییە هەر ئاوا کردویانە هەر ئاوا کردو بڵێ بۆ هەموو جەژنیاوە خۆتە ڕازێنیتەوە وڵای تر هەموو جارە عەتاوەخان بۆ مێکات ئاوا باشە تاوەخان لەشی ساغ بێ و هەر بمێنن بۆ یەکی شەڵڵا ئەوەتی ڕەش مەکەی تۆ ئەموتی تۆ ڕەشی بە منی وتی تۆ ئێمە ڕەش کردووە ناویتە دەبەرم خۆرە و چۆنە بێ ئاوات خەمەنە بێ هەرڵی گوڵی ماشەڵڵاو لێ بێ زۆر زۆر بەخێر بێ زۆر سپاس جژنە پیرۆزە لە تەواوی مسلمانانی جیهانەکەم دیارە دەستگای کورسات ئێمە بە ماڵی خۆمانی دانی هەمیشە بۆ هەموو بەرنامەیەک لە خزمەتتانە یاخوا جژنتان پیرۆز بێ و بمێنن ئینشەڵڵا ئەو بۆیە لە پشتی خۆرەخەمان خستە پشتانەوە بۆی ڕژ نەبن ڕێکلامێک بۆ خۆمان یەکەین
توانی بووین ماشەڵڵاتان لێ بێ هەر بمێنن ئینشەڵڵا مایکەبی بۆ خات و ناوەکارمان بیرە چێ بەخوا خات بەخشان زۆر بەخێر بێ جژنە پیرۆز بێت منیش بەخێراتنی زۆر جوان و ڕازاوەیە منیش بە خێراتنی کەناڵی کورساتەکەم و ماڵی هەمومانە و جژنە پیرۆزە لە هەموو مسلمانی سەرزەمینەکەم و لە هەموو کوردستانی ژەکەم و لەم برادرانش هەموو یەکەم و لە گروپە جوانەکەی عتاوەخانی ژەکەم بە تایبەتی لە عتاوەخانی بەڕێز کە لە جێی دایکمانە و لە جێ خوشکی گەورەمانگیانەتەوە چی ئامادەکەی وەڵاهیم بە تەمامی شەڵا زەڵاتەتان بۆ دروستکەم بۆ ئەم جەژنە بگومان کۆمەڵە خواردنیشمان هەیە کە دوجار بەدەست و بەنجەی ئەو خانمە ئەزیزانە ئامادەکرێت لە کۆتایی بەرنمەکە ئەیبینن دەست و چاو خۆش بێ ماندوو نەبی ساغ بێ ڕەبی سپاسانەکە زۆر سپاسی ئەوەشەکەم جژنە پیرۆزە لە هەموو بسڵمانی جیانەکەم پیرۆزبایی لە کورساتەکەم پیرۆزبایی لەم خوشکە ئازیزاناکەم پیرۆزبایی لە مناڵەکانی خۆشمەکەم چاو یارماچەکەم لێرەوانە ئێمەش پیرۆزبایی لە تۆکەین اینجا کوێستانخان خانمێکی دەستڕەنگینە دەست و پەنجەی لە دروستکردنی خواردنە کوردەوارەکانە زۆر زۆر تایبەت ئیمڕۆ بە دەستوری کوردانە قەدیمانە با بڵێ یاپراخی گەڵامەوە دروستەکەم هێناوە بۆی کە یاپراخی گەڵامە پاقلەمانێ و هەر بە دەستوری کوردەواری زیای ناکەین نار قەدیمانە بێ داعتاوەکو خۆیاڵێ زۆر شتی تێ نەکرێ گەڵامێ خۆشە بالفعلوە هەر شتێکی کەم تەڕەپیاز و شویتەکەی بۆ تەڕەپیاز و شویتەگو و پاقلەکەیە ئەگەر مەجالە بوو لەگەڵ تا نایپێچی کاکاری سپاسانەکەم جژنی هەموو لای پیرۆز بێ لامو قەوم و قیلەش پازە خاتونەش ماشەڵڵا زۆر جوان من نازانم وەڵی جلەکانی هیچی لێک ناچە بەڵام یەک لێک جوانتر هەمووی وەسی تایبەتی بکەیت هاتوگیان بەخێر بیت جژن پیرۆز بێ جژنیش لە ئەوەی پیرۆز بێ بە تایبەتی لە کەناڵی کورسات کە لە دامەزراندنیەوە هەتا ئێستا کە لە هەموو ماڵێکە میوانی هەموو ماڵەکانە هەموو ینی کەناڵەکە کەناڵێکی جوانە پاکە گەورەیە هەمومان لێەوە گوێ لە هەواڵەکانە گرین و لە هەموو بابەتەکان لە ناو کورساتە هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم جژنە پیرۆزیش لە هەموو کوردێکەکەم لە هەر شوێنێکی جیهانە ئێمە بەیەوە جوانین یاخوا بەخێر بێن پێما بێ نازانم عادەت شوی توشتەکەی وانە باڵێ شوی توشتەکە تەرتیبەکەی باڵێ باڵێ هاوکاری ئەوە زۆر زۆر بەخێر بێن بە دنیاییەوە بەبوونی ئێوە پرۆگرامەکە هێندەیتە ڕازاوەترێ بێ بەخێر بن سەر چاوان اینجا ئێمە شانازی بە کەناڵی کورساتەوە زۆر بەخێر کۆمەڵێک بەسەراتی خۆشمان بۆ ئامادەکەم تۆزە بیری لێ بکەنەوە دوایینە وڵاتەن باسی جەژن و یادگاری جەژن و ئەم بابەتانە باشە هەڵپەرچەی سلێمانیمان لەگەڵایە ماشەڵڵا بە کۆمەڵی گەنجی زۆر زۆر خۆشەویست و ئازیز زۆر جوان نمایشێکی هەڵپەرچەی زۆر تایبەت باڵایەکی زۆر ڕێک خۆم ئاسانە خۆیان ئاسا زۆر جوان هەڵەپەڕین کاگەرم بەخێر بێن هەموو دامەخێر بن جژن بێ سەر چاو جژنیشتان لێ پیرۆز بێ جژن لێوەش پیرۆز بێ ئێمە گروپی هەڵبەرگەی سلێمانی جژنە پیرۆزە لە تەواوی مسلمانانەکەین لە کورد و کوردستان جژنە پیرۆزە لە کارمەندەکانی کەناڵی کورساتی شەکەین زۆر سپاسەرەکە گارم باسێکیۆم بۆ بکە ئەو کەسانی کە ئەیانەوێ بێنە ناوم گروپەوە مەرجتان چییە بێ ئەم قیافەتی ئاری وەرەبێت منە بێمەوە گروپەکەتانەوە وەڵی کێشە نابێ بۆ مەرج بۆ باڵێرم مەکە سێرم مەکە کاگارم سێرە مەکە وایە کێشە و نییە توت بۆ گروپەکەی ئەمە زۆر مەزبوطی تۆزە وەرەك جوانە تۆزە وەرەك جوانە ڕاستە بۆشتی گوردی تۆزە وەرەك جوانە ئەرەوەڵا دەفەدە بە قساکەین و ئێوە یادگاری بەسەراتی خۆ شتێکمان بۆ ئامادەکەن باشە چێشتێکی پێ لە ئێستەوە بۆ قسەنەکان هەڵە دەم نەکەین گەرماتانیان لە ڕووتاندا پڕووکاون ڕاستەکەن خۆشیستان زۆر گەرمە بەڵامی هەوڵە دەین ناخمان تۆزە فێنەکەینەوە گەرمی ئەم بەرنمەیە جارجار نەماڵەکان شنەبایەکی ژێت زۆر خۆشە خۆزگەر بەردەوام بووە شنەبا اینجا ئاری جەژنە و دڵنیان بینەرانی ژوەکو ئێمە حەز بەواکەن گویان لە بەرهەمە تایبەتەکانی ئەم دوو هونەرمەندە ئازیزە بە گوێمان لە بەرهەمی مامۆستاکەریم بوو بە ئەم جاران گوێمان لە بەرهەمێکی مامۆستا بەرزان بێ ئەگەر ئامادە بێت چاوانە گەشت بێ ئەم بەرهەمە پێشکەشەکەم بەوێ ئەزیز ببینەران و بە خۆشەویستان هیوادارم بەدڵێن بێت لە بەرهەمەکانی کاکە حەمەد چاوجوانە دەنگی تۆم بەڕاستی کاک بەرزان ماندوو نەبی فەرموو زۆر بەخێر فەرموو
پشیمانی هیچی بکن بی وفا ایمانای دل نزنی هیچی بکن بی وفا ایمانای دل نزنی کچی جوانی دل را بگمان داری کچی جوانی دل را بگمان داری کامل موارا والله بجوانی کامل موارا والله بجوانی آفرین یالا سر شد دای یالا خالاری خوشویستانی خالاری دای یالا خوشویستانی بعد بشین شتات مردن صبر ما درقك شتات مردن صبر ما درقك لزجوانك انت من زقك لزجوانك من زقك كتي جواني درا بيك ما نزاني كتي جواني درا بيك ما نزاني كامل ما ورا والله دم جواني كامل ما ورا يلا بختار مزاني بدل خوش المويد مزاني بدل خوش المويد ويا بدل رقيق لقام منادوي ويا بدل رقيق سكن لقام منادوي كتي جواني درنا ديك ما نزاني كتي جواني درنا ديك ما نزاني كامل ما ورا والله دم زواني كامل ما ورا يلا 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 يلا
امشي ما شاء الله یەک چەپڵە بۆ خۆتان بۆ گروپ یەخوا لەشتان ساغ بێ لەش هەموو لای ساغ بێ ماندوو نەبن ئەرێ هەڵپەرکی کاممان جوان و بینێرانی خۆشەویستیەوە لە ئەتان بینین ئادێ بۆمان بنووسن لە کۆمێندەگەر لە خوارەوە بۆمان بنووسن هەڵپەرکی کام گروپ ئەوە لە سۆشیال میدیا بۆمان بنووسن ئەوانەشی کێسا لە ماڵۆن لە ناو خۆتانە مەشتومڕێ بکەن بزاننی کام لا جوان بۆ نیە بەڵام برادران زۆر زۆر تایبەت بوو بەڕاستی بێگومان وەنیە زۆر جوان بابچینە شوێنی خۆمان ئاوی جسمێکی تایبەت جوڵەیەکی تایبەت ئازان 20 دقیقەیش بەردام وایە هەر بەردامە بوون کێشتان وایە هیلاک نەبوون ئەو تۆ کاگەرامە مایکە بگرێت دەسۆمە بەس زای پرسیاری چیم لا دروست بوو ئەو بۆ عینەکە چۆن ناکە چاکەکە ئەم لەسەر کردووە پرۆڤە لەسەر کردووە لەشتابچینەوە شوێنی خۆمان زۆر جوان و زۆر تایبەت و لەم کەشە گەرمەیە بگومان ئێمە لە ناو یەکێک لە پارکە زۆر تایبەت و جوانەکانی شاری سلێمانی ئەم پرۆگراماکەنیش پارکی هەواری شارە کە پارکێکی سەوز پارکێکی دڵگیر دڵڕفێن بۆ ئومێد دەکەم هەموو ئەو کەسانی کە ئەم پارکەوە ڕێز لە جوانی ئەم پارکە ببینن چۆن ئاوا بە جوانی ئەم پارکە پێشوازیمان لێ کات هەر ئاوا بە جوانیش بەجێ بێڵین نەبینە هۆکارێک بۆ پیسکردن و تێکدانی جوانی ئەم پارکە ئیتر جەژیشە خەڵکە توانەیە بێتە دەرەوە سەیرانی خۆی نانی ئەوارە نانی نۆڕۆ هەموو بێنێتە ئەم پارکە جوانە هەم سروشتێکی جوانی هەیە و هەم بەڕاستی تایبەتیشە بابچینە لە هەندێک بەسەراتی جەژن و بەسەراتی خۆش با لە مامۆساکەریم زۆر بەخێر بێ دووبارە مامۆساکیان تر جەژنە و حەزمان لە بەسەرهاتی خۆش و قسەی خۆشە یادگارێکی جوان هەیە لای واللهی کەڕەتێکیان جێژنی قوربان بوو برادرە داوەتی کردم بۆ لادەیەک باشە منیش تەجیلی تووشی بە هەبوو 6 فیل لێ خوارد شریتێکم بۆ دەرکرد زۆر زۆر پیان خۆش بوو کوڕێکم لەگەڵ بوو زۆر بەقوت بوو نەماوە ئافریکا ینی قوتەکەی کۆتی 4-5 کەسی هەبوو ئەو وەختە دیاری ئاسنوشتی کرد زەلامەکەش تی مەڕێ بۆ کاکەریم دانێن بە ئەو مەڕە پێشکەشی بێ شریتەکەی خۆش بۆ دەرکردو منیشتم نامێ و ئەمارتی نابێ وتم دەبە زیادە تی خۆم بۆ بنێرم یان خۆتانێ بن وتم نەوەک پەشیمان بێتەوە خۆمان تێکرد بۆتان ناچێ مەڕەکە قسرە و قەڵەوە و زۆر پتەوە بەخوا بۆتم بابەی بین ئەوە حەسەنم لەگەڵە بەقین نەحەمام لەگەڵە بە قەسێکرد بە قووەتە باش ئەی بین تی دەکاکە بریتانەوە مەڕەکە لە بەر دەرگا بەستینەوە مەڕێکی مەڕەشە وەڵام مەریان هانی خۆ حافظ بوونیمان کرد و وازوو ناڕۆستی نەخۆشی مەڕەکە زۆر ڕۆشتی مەڕمان بردە و دیاڵەکە و مەڕمانی گرت کاکە بەو کوڕە بە قووەتە بە من پاڵمان پێوەنا هەردووکمان خەری بورێنە بۆ دوو تەنیە ناڕۆی تم نەحامەوە تیاتم خۆتۆڵێ بە قووەتم تیاتم کاکە هەری گرە مەڕەکە چەندی کردنیوەی بۆ تۆ وعدتم وعد تی ناوخەنی شتێنەکەتم بەرێ هەر ناوخەنی شتێنەکەم بۆ کردەوە قاچی مەڕی بەست و کردی قەڵان دۆشکانی خێریش چەند دوورە نەبێ بۆی قسە بە بەرز و نزم بکەم دوو لە ڕێوە دوورەی تیا بکەم بەخوا 50 دقەیەکمان ماوە بۆ قیر ئەم مەڕێ کردە قەڵان دۆشکانی لەم بارە قاتێ ڕانکچۆقەی لە بەرایە سە وایە بەسێ گەڵیان نایە ریخ و دوو لە ڕێ ئەم مشتریسە میزی مەڕ بە دوای هاتە خوارە و ئاگای لە خۆی نییە لە خۆشێنی مەڕەکەکەری بخەم نەبێ قیرەکە نزیکە منم بوو یاڕەبی لە ش ساغ بێ تێگەی بەڵام نزیکی قیرەکە بووینەوە بۆ دوو تەنێ مابوو داینەوتم دەم حەمە جان پشوێ بە وتی بەخوا هیلاک بووم ئەوتم کاکە جان
تراکتۆرە لێ بەنی و دیینارە مەڕێ هاانی من 2 دینارە دێنێ تا تۆ گلی لەم نەکەی تیا باوکەڕانی پەشیمان بوویەوە ئەوانێ ناتە پەشیمان وتم کاکە دوونی و دێن سێ دێن تی کاکە نابێ عیبە پەشیمان بتم خوا گەورەیە تم نەحامۆتیاتم فقط 1 زەڕە عادز مەبە پارێم مەڕەکە شێبەنێ ڕانکوچۆ و جلەکانی پاناکە بڕوان پێ بکە 1 دانەنی سعاتی ڕێک بە جیا بە پوش بە خۆڵە سوورێمە خەریک بووین لی نابووە هەڵا مەڕمانانی بۆ سەرکارێز بە ڕەحمەت بن عوسمانی جگەر هەبوو سوتفەم کرد تیکا کەریم و مەڕە چێتم وەڵا هەدی وەرمانگرتووی فرۆشین تی ئەو کاک محەممەی پیتەرە ئەڵێ مەڕەکەم بۆ بکەڕە بۆ خێر بە چەندتم خۆ دانێ تی 25 باشە هی ئەو وەختە تم خۆ ئۆچیل بە تی دەوا بیبین بۆ لای ئەڵا بردمان و 25ەکەی وەرگرت و تم حەمە گیان تیا تم ئەمە ڕانگچۆکەکەتی پێشۆم دینارەوتیە تم ئەم نیوە دەم و چاوت و جانتی پێشوتیە تم ئەم تێونیوەش خەرجکە لە ڕای خۆ بەرەوتی خوا بنەوەڵاتە نیوەی ماگاتم مەگەڕەکە بە سەلامەتی گەیشتە شوێنە خۆش بە مامۆستاکەریم جەژنان حەزە لە چێ بیخۆی من وەڵی جێژنان بەیانیان زوو من نان ناخۆم بۆ دەوری سەعات 1 و 2 حەز لە نانێکەکەم لە ماڵی ئێوە بۆ چێشتی بەیانی لێنانن یان قەیسی یعنی بانی نیۆڕۆکەن بەیەک ئارە وەڵا بای نیۆڕۆکەن خۆشتێکی چاکیش ئارە وەڵا شتێکی بەیانیان تۆزە ئەیوایە سەعات 10 لە سێ کاکە 1 لە سێ بۆ خوا کاکەری من بەیانیان نانی جەژن نەخۆم لچە خۆم بەخەبەرم بەزن نانخۆم لچەکە ماڵە خۆ ئەوە وازام جەژنم نەکردوارە گاک بەرزان قوربانتم وەڵی باشین لەگەڵ خواردنی جەژ ناچۆین وەڵی باشین زۆر بەس من حەزم بە قەیسینیە والله هەر بەتایبەت جەژن باش وڵی گۆشتی حیوان مریش کشنا ئەگەر میشەکە کوردی لێ باشترا کاک بەرزان خۆشە قەسابی بەڵێ بەڵێ گۆشتی باشە زانی خوا بەزیاد دەستوازان تای خوێنبەربوون نا بەخوای بڕامەکە ئەوە ئەوە چۆنە کاکبەرزانە ترسمدا پەراسۆکان بۆی مەدانی مەکتەکەم ناوەڵا کاگاری من ناسانم شتی وام بیستومە بەس وەکو بینین نەمبینیوە بەس خۆی ئەوە زیاترەوانن کە لە لاکۆڵان و لە شوێنی نایاسایی سەرە بڕدرێن زیاتر مەبەستەکە لەواچی ئەوان بێ و ئێستا هەیە باشترین شتەوەی کاڵێن تر جەژنە گۆشت کوڵێنرێ قوربانیشە و قوربانی کراوە هەر بۆ کەسانی کە بەڕاستی بەتایبەت بۆ خانمانی ماڵەوە کە گۆشتە کڕن لە دەرەوە هێننەوە توان بەدەست کێشەوە نمونە ئەو گۆشتە بزن و بیشۆنەوە بەکاری بێنن چونکە گەر هەڵانە بەپێ قسەی پزیشکەکان ئەو گۆشتەکەی تر بە تاواتی کوڵا هیچ ڤایرۆس و نەخۆشیێکی پێوە نامێنێ بۆی ئومێد دەکەین هەموو لایەکە ساغ و سەلامەت بن و ئەم جەژنەش سفرە و خوانی هەموو لایەک ئیشەڵڵا پڕ بێ لەو خواردانی کە ئێوە خۆتان خەشتان لێ ئامین ئیشەڵڵا با لەگەڵ کاک سەباح و کاک بەختیار و کاک ئەدنانی قسەی بکەین کاکە باوانش پایامێکمان بۆ بدێنن کاک بەختیار کاک بەختیاریان بەخێر بێ زۆر گەرمە بێ ئینی سەوەرێگری جا پشۆکە وەریشگرین هەر خۆ هەر دوای گەرمترە بێتەوە گەرمترە بێت ڕاستەگەر خۆشویستان گەرمە پشوێک وەرەگرین ئینشەڵڵا با وەرەگرین کاک بەختیاریان بەخێر بێت تۆش سەر چاوان جەژنی شلێ پیرۆز بێ زۆر گەرمیشە تۆ باسێکیەوەمان بۆ کە سەر و سەودا و چۆنە لەگەڵ خواردنە واللهی من باشم یعنی لەگەڵ هەم خواردنێکا بینم ئەزلەتی ئەوە نیەکە دایسەکە خواردن وان نەخورێ وڵی تامینێ دایسەکەی تۆ کاک بەرزان ئەرە وڵا خۆ لەسەر قسەی کاک بەرزان جاری وایە تاقیم کردوتەوە بۆ خوار زۆر بەلەسەدەکە بە دەستی خۆی تۆ اینجا ئەگەر برنجی کوردی وانە برنجی کوردی هەر حیفە کەوچ کوشت بەکاربێنی هەر بەدەستەکە بەلەزەر زۆر برنجی کوردی کاک بەختیار کاک بەختیار ڕامەکە جارێ لە خزانە سارد نەبووە مایکەکە وەڵام هەرەوە قسەی پێەکە گەرمە بێ دەستکێشێک بێنم بۆمان بۆ کاک بەختیار لەگەڵ خواردنی نانی بەیانیە وەڵا باشم ئەی لەگەڵ جەژنانەیە وەرەگریان پارایی پارەیم وڵای خۆ من فێرم هەموو جەژنێ جەژنانە ژۆرەگرم بەزەم جەژنە قەی ناکە لێتان وەرناگرم ئەم جەژنە ئێمە لە خزمەتانە ئەگەر داوایکەن تۆزێکی زۆریش مینمان نین هەزار بازار ڕازی نە بە لە خزمەتان یان نایەم یان بە پیاوانە
هزارمان آخر بەکەڵکنا هزار چەند باشە کاک بەختیار خۆیسە خزمەکان و مناڵەکانی خزمە ئیبیرن ئەبێ بە ماڵ لەسەر جەژنەکانی تر دوای خۆم ڕاکەم یەک جارە ئێمە دوای نامینەوە کاگاری با بڵێن جەژنی ڕەمەزان کوڕێکمە ناوی گەرمیانە هاتە ماڵەوە 10 دیناری دەرکردا کوڕێکمە ناوی ئیسلامدایەوە ئەوتم کوڕم 10 دینار 10,000 زۆرە وتی بەخوا باوە تقریبا سعات دەبوو وتی بەخوا لە بەیانە 120,000 داوەتە وتم 120,000 وڵا جەژنانە هەر لە وەرگین باشەکەواتە ئەید من دەوشت نازانم بابی بەقینە کاک سەباح ئەوەنەی گەرمایە حەزان کاک قسەکەش زۆر گەرمە باشە دێقەی ناکەوەی مە لە بیەوانیش دەزانەوەوان دەسوپەنج و خامیان زۆر جوان و تایبەتە عەتاوە خان دەستان پێ کردووە خواردنەکە ئەین دەستان کردووە بە جوڵەی دروستکردنی خواردنەکەیان نا دەست پێەکەن حازرەکەن تۆی ئازانەی تێ بەڵێ یەکێ زەڵاتەکە کە ئەوانیش دەست پێ بکەن خوشکان داتاوان تۆ باسێکیەوەمان بۆ بکە با بزانین جەژن لە کۆنا لەگەڵ ئێستا چی جیاواز بووە وڵی جەژنی ئەو سا و جەژنی ئێستا زۆری فەرقە جەژنی ئەو سا خەڵق سادە و بەسیت بوو هیچ کەسێ نەبوو لە هیچ ماڵێکە بەیانی هەڵنەسێت چێشی جەژن لێ بنێ چێشی جەژن خۆشترین شت بە لای منەوە چێشی جەژنە بەیانیان کەستی ئەو برنج و قەیسی کشمیشە بخۆی دادایکمان کە لێنە بە ڕۆنی کوردی و برنجی کوردی و بریشک بووە قەل بووە هەچێ بووە هەر کوردی بوو وەکو ئەمانەی ئێستا نەبوو کە لە زەتی تیانە هەڵەسان بوون و بەرامەی ئەو چێشتە گەڕەکە ماڵێ گەڕۆی من هەر لەگەڵ دایکم هەڵەسا لەگەڵێ هەڵەسام ئیتر هەر و عادەتەم گرتووە هەر بەیانی ئەگەر بە تەنیاش بن چێشی جەژن لێنێم و بە تاقی تەنیای خۆم لە هەموو کاتێ زۆرتری ژنانی جەژنە خۆم ئەمەنەم حەز بەڕاستی جاخۆی جەژن هەرەوەی جیاوازە لە چاوڕۆژەکانی جەژنانەکەش زۆر خۆشە لە جەژنەکەەوە بە مناڵی وەرت دەگرت ئەچی بۆ چەلک و فەلەق و بۆ کورسی و بۆ عەرەبانەی تریشقە ئەڕۆی بۆ سەرسا بەشینە لەیلانی وەڵڵاهی جەژنانە هەرەوە بوو کە وەرمەگر یەکسەرە چوم خەرجمە کرد کە مناڵ بووم ئیتر کە گەورە بووی نادەنێ بەڵام من ئێستا خۆم و عادەتێک وایە بە هەموو مناڵێکیم بە هەموو هەچی بێ بۆ ماڵم جەژنانەیەمێ باسە با مایکە بۆ بێنم بۆی لەگەڵ داعاتاوە هەرتان مناقەشەیەکی گەرمی جەژنانە دروست بۆ بە جۆمان لێوێ ئەڵێ داعاتاوە جەژنانە ئەبە تۆ هەموو جەژنەیە وڵا وڵا داعاتاوە بزان بە هەمویانیان جەژنەکەشم کرد بۆ خوا بە هەمویان نایە بەڵام من هەموو جەژنێک مستحیلە ئەتاوەخان جەژنانەمەهاتی هەموو جەژنێکم ئیتر ئەگە بیریشی بچێ ئاوا ئیشارەتی بووە کەم ئاوا کەمەڵێم چێتر جەژنانی وەرگتووە لە داعاتاوە بەخشان خان وەڵام منیش عەتاوەخانی لەجێی دایکمە دایکم نەماوە بەس عەتاوەخان دایکمە هەموو جارێک کە ئاچم جەژنانە مەیاتی ئەم جەژنە هەدەی خۆمی یامێ کاگاری بامەشم لە بیر نەچێ بەخوا ئەتاوەخان جەژنانایە بە مناڵەکانیشم بەنەوەکانیش میە بخوا بە کوڕەکەش میدانێ و بە نەوەکانیش میدانێ جەژنانایەن بەچێ بخوا وەڵی من بەڕاستی بەسبەر بە دوونەوەکەم و بە کوڕەکەم گەورە بۆ ناوێ ئیتر بخوا پارەکەشی وەکو تەبەڕووک وایە نەبێتە هین ئەیخە مناو جانتاکەم و بەرەکەتی خۆشتر نییە ئەوەی دڵی هەچ کەسی خۆشکە خافەتە مناڵ لە جەژنا خوات فەتقات دڵی خۆشەکە باسی خواردنەکەکەین بەڵام با پشوێک وەرگین بەخوا کاک عەدنان و کاک سەباح شویان لەبەر بڕاوە لەبەر گەرماکە وایە زۆر گەرمایانە خۆشویستان دوور مەکەونەوە پشوێکی زۆر کوردوەرەگرین و ئەگەڕێنەوە لاتان
حشار بستي توم خانم لمكاني وآوا أيدو شاوت كربي ومرخب من كوم خراوا من لنجة ملنجة وظلين تفصل دلنجة يا رب عيبين يا شلني وخوي دلنجة يا رب عيبين يا وذي شلني وخوي دلنجة درمان دردی بیمارا آوری لمر برداوا دستم ملیون اردانا ام بزم چند خوشا ضرب سای ضرب تارا دستر شای جوان دی بابم دل سیداریا ملنجه ملنجه وضعی تفهم دلنجه یارم عیبین یا شلنی بخوی دلنجه یارم عیبین یا ودی شلنی بخوی دلنجه شلنی بخوی دلنجه أي كلامي فرصات تخوالي وخذاتان منو كان برزان أي ويكوتوين ناوتان هي خدر من واجبه وبخوالك الهموتان ملنجة وملنجة وضلي تفصو دلنجة يارم عيني يا شلني وخوي دلنجة شلني وخوي دلنجة شلني وخوي دلنجة شيرين دلعي شربتا وقليلو بقيمتا وذلي برخي عربتا نكون كونا ودريجا علي برنوي وسطتا جنب مالي زورنيا بيق بانو قسمتا يتلقي لي مكان فرسري سراحتا ملنجة ملنجة وذلي تفسو دلنجة يارم عيبين يا شلني بخوي دلنجة يارم عيبين يا وذي شلني بخوي دلنجة شلني بخوي دلنجة ئەی دەستان خۆش دەست خۆشکاکەخوا بەخێر خۆشی ئێوە زۆر زۆر خوامان دیاریدانێکشە گۆرانی شتم نەوتووە یاخوا لەش ساڵ دەستە خۆش بێ قوربانم هەر بژیت اینجابا بشینە و لای خانمان زانین چیان کردو تامان خوشکی بەڕێزمانن لە خزمەتیانان بێ کاکە کەریم ماندوونە بێ سوپاس بۆ سەرجەم برادرانیشکە بەڕاستی بەرهەمەکەیان جوانتر کرد دەستان خۆش بە اینجا ئاری وەکتو باسی لێو کرد من هاتوومەتە لای ئەم خانمە ئازیزانە ئەمان سەرقاڵی دروستکردنی یاپراغن اینجا بۆن و بەرامی شویت و پیامادەیان کردو هەموو ئەم ناوی داگیر کردووە کوێستان خان پێم بڵێ بابزانم گەیشتون بەکوێ چیتان ئامادە کردو تا ئێستا وڵا ئەوە ڕۆنەکەم توانێتەوە تێم کردووە لەگەڵ ماستەکەیە برنجی کوردیش بێ بەڵێ بێ برنجی کوردی بێت چووکە وەختی خۆشی هەر برنجی کوردی بەکار هاتووە ئێستا شیوتەکە و پیازەکەشی بۆ حازرەکەین زۆر ڕۆناقێتی جوان وردی کردو ئێستاویش حازرەکرێ لەشی ساغ بە اینجا کوێستان خان شتێک تر هەیە ئێستا بەڵێک ئامێر هەیە ئەوە قیتارەکەشە وڵای ئەڵەنجی گەشتێ بکەیت
حەقی خۆیت یاری گەشتێ بکەین بۆ دوای گەشتێکەکەین بۆ قیتارش تر جەژنەوە نیە بێ جیاوازتر بێ لە چاوڕۆژەکانی ترا کوێستان خەویستم باسی ئەو بکەم بڵم زۆر کەسەیە ئێستا بە ئامێر و کۆمەڵێک بابەتی تر هەیە ئەو کەرستانە وردەکە بەس من نازانم وەکو خۆم هەستەکەم هەتا بەدەست ئاوە نەیجنیت وردی نەتی تام و لەزەتی نیە لا نەخان ئەو شتێک کە بەدەستەکرێ ئەو شتە زیاتر تام و لەزەتەکەیە کە یەکێ بە یەکێکەڵە دەستیاوی خۆشە مانایەوە بەدەستەکەیە وانە ئەرەوەڵا مانەوە بەدەستەکەی خۆوەختی خۆشی هەر مەکینۆچیژ نەبوو بەدەست جنیانە و زۆ تام و لەزەتێکی تایبەتی خۆی هەبووە دەستە خۆش بێ و ماندوونە بەن دەستی تۆ پەخشانخانیش خۆش بێ ویش سەرخاڵی دروستکردنی زەڵاتەکەیە شتێکی تر هەیە ئەویش دایعاتاو ئەمڕۆ بۆمان ئامادەکە حەڵوایە وەنی دایعاتاو باسێکیەوەمان بۆ بکە بزانین چی و چی ئامادەکرد حەڵوایە وەنیە حەڵوا دروستەکەم ئیتر حەڵواکە وەختی کەرەستەکانی چی و چێ دایعاتاو وەڵا ئاردمانەوێ ئاردی گەنم شەکر ڕۆن تۆزێ حێل و داچین و ڕازیانە و اینجا ئەم حەڵوایە باسێکیەوەم بۆ بکە بۆچی لە کۆنا زۆر کادایاتەوە ئەو خانمانەی کە تازە مناڵیانە بوو حەڵوایان بۆ برا من پەیوەندی بە چیەوە بوو ئەو حەڵوای کە بۆ مناڵ بۆ ژنی خاستەن زەیستا مناڵێ بوو زۆر باشە لەبەر بۆ ئەو خۆی عزێتی زۆر گەیوە مناڵ بوون و ئەوەی یارمەتی ئەوەیە وزەیەکی باشتیە زۆر باشە و لەگەڵەوە شاهات کەسێم کە مناڵی بواە حەزمانە کرد بۆی بکەین و بشمان بەخشایەتەوە خەڵ حەزی لێ بوو ئەمان کورەمان بەخشە بە گەڕک و ماڵەکان هەر زۆر باشە جانازام لەگەڵ دایعاتاوە توانین بچین سەرقاڵی دروستکردنی حەڵواکردنیە دەستی پێ ناکی دایعاتاو لەوەرە با بڕۆین دایعاتاوە بزانین کەرەستەکان هەمووی ئامادەیە تایەوا گەنای بامەش لەگەڵ کاکەریمانە قسێ بکەین زۆر چاک باشە کاکەریم حەلوا خواردەوە نیە حەلوای خۆمان ئەڵڵا خواردومانەوە ئەکرا بۆکو خێریش بەکارێ وانە ماڵێک خێریانە کرد شتێکی چاکیشە شتێکی چاکی مبارەکیشە مبارەکی بێگومان کاک بەرزە حەلوا خواردو تو زۆر هیوایەتم حەلوە وانی کاک بەرزە جاران حەلوا هەبوو یان بەخشانە بەس ئیسە لە قومەقازی هەر تامینەمە بۆ شتەکان گۆڕانی زۆر بەسەرا با پرسیارێکیەوە بکەین کە هەرچەنە پرسیارەکەشمان زۆر تەقلیدیە زۆریش کردومانە بەڵام ڕاو بۆچوونی جیاواز هەیە لەبارەوە جاران هەمووشە و سەردانیکردن و جەژنەکان بۆ لەگەڵ ئێستا جیاوازی هەیە وڵی ئێستا شتەکە نازم ئەوە لە ئەسوعەرەبانە بۆ بە قیتارانە وایە ئەوە جارە کاکەریم وایە کاکە بە قوربانە بم ئەم قسەی بۆ بکەم دەی جاران خەڵک بە پاسی پۆڵەنیش کوور بوو باشە ئێستا پاسێ پاک نەبێ و تەکسیە جوان نەبێ خەڵک سواری نادە فەقە وای لای تۆ گەڕانینەوە بۆ کۆسەرە کۆنەکان ڕاست لەبەر چی شتە بناکە کۆنەکە بە کەڵک دی باشە کێ ناڵێ ئەوانەی ئێستا باشتر نین کاکەریم بەس ئەوەی تایە یادگاریمان لەگەڵ کۆنەکانە هەیە یادگاری لەگەڵ کۆنەکان ئێمە جسممان ڕاق قەنەعەتمان هەبووە قەنەعەت مهم قەنەعەتە ڕاستە ئارەوەڵا کاک بەرزان چی یادگارێکی خۆشی هەیە لە جەژنە وڵی شتێکی خۆش بەسەراتم بیر نەماوەچکە ئەوەنە لە کاتی مناڵێت جەژنەکان زۆر خۆش بوو ینی تەمەنامانە کرد جژنە بێ و دەچنە دەرەوە پارەمان بدەن و یاری بکەین باش بەڵامی سە پارێشمان پێ دڵمان خۆش نینە زۆرترین جەژنانە وەرگرت پێ چەند بووە کاک وەختی خۆی وڵی 1 دینار بووە دینارێ بەشی چییە کرد وڵی ڕۆشتین بۆ سینەما کاک بۆ سینەما یعنی ئەچین لە قەرنجیرە چونە کەرکک ئەچونە سینەماش و باڵن لەوێ لە فەوشتمانە خوار و ئەشگەڕینەوە هێشتاکە نیو دینارمان پێما هەر پێمە بەڵامی ساکە 100,000 پێ بێ بڕۆیت و بێتەوە هەریچ دوو علاگەی و هیچ ناکەەوە هیچ نێناوە دەستان خۆش بێ هەتا حەلواکە پێگاوانە ئێمە با گوێمان لە گۆرانێکی کاک بەرزان بێ وانە کاک بەرزان ئامادەی لە خزمەتتانە با گوێمان لە بەرهەمێکی تربەن بەرەمایان چییە خاوە وڵی دوو ئاوازە چیان ئاوازی خۆمە باشە ئاوازەکەی دیکەشی مامۆسا ناسری ڕزازەیە دەسلااو ڕێز و خۆشەویستی مامۆسا ناسری خۆشەویست و جەنابیشتێ فەرمو چاوت ماچەکە دڵەکەم تۆی خۆشە لەم دنیا بەستۆیە
ضل بيادي عشقي نادي
ئای دەم خۆش کاک بەرزان یاخوا دەیە خۆش بێ کاکە بەرزان دەست پەنجەی برادرانی موزیسیانیش خۆش بێ ماندوو نەبن جا خات و سەیران ئالێەوە خەریکی هەڵوا دروستکردنەوە بوو لەگەڵ گۆرانەکە زۆر جوانی وتەوە خات و سەیران لێمانە زۆر جوان گۆرانەکەتەوتەوە مایکیلانیە مایکلانیە قەی ناکە ئاڵە لە ساشتا گۆرانەکانم لەبەرەوە من قسەکانیتان بۆ یاخوا یعنی تای گۆرانی بڵێ کەلیماتی پێبەست کەلیماتم پێبەست دەنگم ناخۆشە قەین یاخوا لە شتان ساغ خێر بێنەوە کاک بەرزان حەزەکەم تۆ بە سەراتێکی خۆشی جەژنمان بۆ بگێڕیتەوە وەڵاهی بە سەراتی جەژن لە بیرم نەماوە نازانم باشە دەی باجەژن نەبێ قەیچێکە بە سەراتێکی خۆش لە وڵاهی بە سەرهات خۆی خۆشیەکەی کە بتوانی بە خۆشی باسی کەیت من لەوانە شتێ باسکەم خۆش نەبێت باس شێکم بەس لەوانێ خۆش لێرە سلااوڕێزمێ بۆ کاکێ من عارف ئەو کاتە لە بەرنامەی کورستار لەوێ بەشدار بوو اینجا بە بەردەوام ئیجازەیە کرێمە لە دایاری بم بەیەکەوە لێک دەستگای کارمانە کرد ئیتر هات بۆ کورسات باڵین لێ پرۆڤەیە کردەی بەرنمەکان پێشکەشەکە جاروە بۆ ئەڕۆژ مەجان نبووە گەڕاویتر لای ئەمە هەر ئیجازەیە کرد وتیان کاکە من نابێت و هەموو ڕۆژی هەر ئیجازەکەی بڕۆی بۆم لا بۆلایە وتی کاکە گیان پێویستە بۆڵە بۆڵ ناکە ئەو شەوانەی کە من واجبم هەیە لێرانە واجبەکانم بخەنە دوای یەک ئیتر وتیان باش ئیتر لە سعات دەوە هاتەوە مەسەلەن سعاتدا کاکە من بۆ 11 حرەز بوو باش 11 بۆ 12 کێتر بوو دوای هەمسان کاکێ من بوو ئیتر ئاها یەکێک لە بین کاکێ من ئەوکەی ترا بوو جاو هیواتی چاوی جگەرەیە باش حرەساتەکەی تەواو کردستانش بوو ئاتۆیتر کتێکی گەرمەکرۆ چایەکەی خوارد ئەو نەزانانی کاکێ من حرەسی ئاچۆ دەرەوە ئیتر وەڵحاصل گەیە سعات یەک و دوودی هیلاک بوو خەوت ئەو خەوی لێ کەوت ئەند هێ من ئەوید ها ئەوید حرەسی ئەوید من حرەسی طبعا کاکێ من هیتر هەتا سعات حوتی بەیانی هەر هەڵیان سان و ئەخەوتۆ ئێوە حاصل خەوی لێ ناکەوتۆ ئیتر آخر جار هەڵانسان وتی ئاو خەریب و خەوی لێ کەوتی وتی چییە کاک وتی حرەسم وتی کاکە ئەرێ من کعبەم ڕوخان ئەرێ کاکە من چیم کرد بۆ خاتری خوا ئێوە واز لە من نانی کاکە خۆ دوات تێ بڵێن چی داوا لێ بر نەکەم شتەکەی من ینی شتێک خۆش بەڵام من جێرانەوەی تۆزێ لەوانێ یاپراخەکەمان زۆری نەماوانە ئیتر خۆشستان پێچانەوەی پێچوان ژاتەوە بێنجا ئێمە وەکو ڕێز بۆ پارکی ئەواری شار لەم پارکە ڕێگە پێدراونی ئاگر بکەینەوە و ئاگری جینا نیازمانوا بوو بە ئاگر یاپراخەکە لێنین بەڵام غازمان هێناوە یاپراخەکە خینە سەر باشە بەڵام پێشەوەی بچینە لای وچانێک باشە داوا لە شۆمەنەفەرەکەکەم ئەگەر بتوانە بێتەوە پشتمان ئەگەر هاوڕان بتوانن ئەوەمە ئەو دەرفەتەمان بڕخسەن بچێتە پشمان پێتان خۆشە گەشتێ بکەین پەیمان خانوان پەخشان خان بە قیتارەکە کاکەریم کاک گوەرزانانی ئەوشکێتان مان نەخواردە بەس شارنی مشکلچین گەشتێکەکەن زۆرمان مەخەنەوە کاک بەرزانە و گلەیە لە دڵە دەرراچە خۆی بەیانیان بە جەژنەکە ئەچیمە ماڵێگا شتێگە نوقلەکەی تیانە بێوەزان زۆر بەڵام من جێژ نیەک 20 ماری خزم گەڕابووم هەر گیرپانم پارەی وردەیتیا بوو 25 و 50 و دەی لەلان یەکەم توش بوو تی گیرپانە پڕە بە گەورەی خوا کە چوومە ماڵەوە گیرپانم کونێکی تێبوو بوو یەک پرسیتیانە ماوە شڵای گیرفانی کەس نازان بچینە لای بەرهەمێکی تریش وەڵا حەڵەکەی حەڵەکەم و مقامە بۆ برێ بۆی کاتێکیان بینی یاپراخەکە تەواو ببێ منەوە مقامە برێم دیاڵە بەرهەمێکی کەریم و ئەوانی یاپراخەکە تەواو بێ خێنە سەر و دوای گەشتەکەشمان ئەکەی شوێکی ژوەرگرین لێگومان ئامادەن فەرموو يا
هرو يار 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 سيري هنر كم چند شواوا هسي هلست يمو دفتي تناوا راچش انا هر شوالاوا گۆشتەکەیان خوارد و خوریەکەی ماوە دیدەم ئاخە یای لە دەردەیە جێنە هونەرمانی بەم کارە و جۆرە بەتاڵە و ترشی و بەتانە و سۆرە لە داخ و نەرگەلێک دڵشتستم بەهرەی نەبوو بە خیاوی نەکردن هاتە دەستم ئاواز و سۆز و دەنگ و گۆرانی با من بیزانم شەو تا بەیانی کە نرخی نەبێت بۆ خۆمیلاکەم ئەو چۆن سەیر مەکا من وا سەیری دەکەم هونەری ئێستا ڕەقسە و چەقەنایە لە هەر شوالاوە دەعوەتی دەکەن تێبی بێگانە چەندە بێزارم ئاان و دەیێشە و دەرد و ئازارم ساتێک نەبوو دڵ بە جەپا بێت قەترێگە دەبا بۆ من لە جێ شپا بێت بەسەر ئەولادم بەگەل و نیشتیمان ئەمڕۆ میوانم لە کەنانی کورسان لە هەموو کوردستان پیرۆز بای جەنگی قوربان لەگەل و نیشتیمان و لەم میوانانە و لە سلێمانی لەگەل کوردستان دیدەم ئاخای ئای لە دەردەیە يا 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 من خواشي النبي لأرض آسمان وان بدفتي خون مشكلة وفتنة ومرام وخون تازان بلا هات ودرقان بيدا قريان أقر من يخي نقرم خدا دم قريان يا خوا بلا يوارو نكالا كس ربكات سرشاي كاب خير وبككنا يا رو بوي وشي كردستان شاري سليماني اي اي امركبني فري تاوكبني فري اي راسمتي بلا وخلقي في دري اي اصلا باك زادي بخدانا وشيكو شري يا زين بديان بلتوب بومش ديري يا من انتو ديان بلتوب
باري لو أسمعني ليالي من منخر لو برشي نام ديني سرب الشومي من بطل أنصار الداي بجيلم أنصار الخوف قلب بطل ويالي خوني ذكرم بسماني كون كودر هيدا اليوم هيدا اليوم خلينا يا أغيلا من بلداو هتشوان قديل يموايا شوراهي وداتشي دايو لنكا كيشي تيايا كردستان كناري كردستان ئای دەستان خۆش یاخوا دەنگە خۆش بێ تێکنیان سپاس بۆ ئێوەش مادوو نەبن ئەرێ ئاری باش بوو ئەوەری ئەگرن لە گروپەکەتانە هینەکەش گەیشت هەرەوەڵا قیتارەکەش گەیشت خۆشەویستان وچانێکی کورد وەرەگرین ئێمە لەگەڵ هەندێک لە هاوڕێیان و ئەو خانمانە گەشتێکەکەین بۆ مام قیتارە خۆشەوانە و جەژنەوە جەژنەقەی چێکە با ئەم جەژنە ئێمە ژووک و گەورەکان پیاسەی بە قیتار یادی مناڵی هەواری شارە ترەچین ئەمە تاقیەکەین پشوێک وەرەگرین بەجێمان مێڵم دوا بەدویان پشووە ئێمە گەشتێکین و ئێوەش لەگەڵمانە بن بچین فەرموون ئێوەش دوور مەکەون دەست خۆش سەری باوکتان وەرنە خوارەوە یاخوا لەشتان ساغ بێ لەشتان خۆش بێ نار زۆر زۆر تایبەت کەشێکی تایبەت با هەموومان بچینەوە جێ خۆمان فەرموون گەشتێکی خۆشمان کرد گەشتێکی زۆر خۆش و تایبەت بەم سواز بۆ شەمە نەفەر برای شۆفێرەکەشمان کە هاوکارێکی باشمان بۆ گەشتێکی برای شۆفێرمان دەستە خۆش بێت دەست خۆش سپاس بۆ کاکی شۆفێر دەست خۆش خۆشویستان گەشتێکی تایبەت بوو زۆر چێژمان لێ بینی باسی شێگەینە سەبا لە شوێنی خۆمان دانیشینەوە وردە باشە با دانیشینەوە ئێمە لە ناو بەرنامەکەی قسە لەسەر ئەوە شەکەین کاک عەدنانگیان فەرموون خۆشویستان بێ بینەران ناخۆش گەشتێکی خۆشمان کرد ئێوەش ئەتوان بێن بۆ پارکی هەواری شار و ئەم گەشتە خۆشە بەم شەمەندە فەرە بکەن وانە گۆرانیشماوت تۆ هاتی ئای چۆن بوو خۆش وانە کاک بەرزان یادگاری و ژیان یادگاری نەجوڵا وەڵی بڵێم چی نازانم جما لە گۆرانە کاگەت چەپڵەکەش خۆش بوو تاوان بەلار و بەلاریانەوەدا ئەم مایکەکە کەشەکەیان خۆشتر کرده بوو دەیاتا و ئەرێوەڵا بە هەی بەلار و بەلارمانەوە وەکو قەیم ئاوا گۆرانێمانەوت و شینە لەیلانێشە چون بۆ
سەرچنار بە عەرەبانەی یا گاسپیت تریشقەی پێوە ئێمە لەگەڵتان نایڵینەوە لەیلانێ و لەیلانێ ئاوەکەی سەرچنا نازانم بەخوا سەهۆڵی ناوێ و هەرەمانەیە بەلارەکە بوو مامۆستا سەیران لەبەرێتی وە نیە مامۆستا سەیران فلاشێکی پێ بوو 400 گۆرانی تایە ئەو مایکە بێرە توخوا بە مامۆستا سەیران مامۆستا سەیرانە فلاشە دایمە پێێتە معدل دوانم پێنجا جیام کردوەوە کاکاری گۆرانی ڕەسەنە کوردیەکانەوانی بۆنی بەرامەی سلێمانی لە بەڕەحمە بێ عوسمان عەلی و حەمەی نێرگز و ئەمانە بەجیا دامناوە کە لە گروپەکەی ئەڕۆین ساتێک سەریعەکانیان بۆ لێم ساتێکیش ئەوە ئەنج هەمووشیان ئەبێ بیڵێنەوە لەگەڵما طبعا من خۆم هەمیم لەبەرە بەخوا نەبێتە مجاملە تر وڵای کەشێکی زۆر خۆشە هەچی لەگەڵ ئەم گروپەیە گەشتکان نەبێتە ڕیکلام بۆ گروپەکەمان بەڕاستی تا و چێژێکی تایبەتی هەر بژیت بەڕاستی کەشەکەیان بۆ خۆشتەکەی تۆمان دوو هەر هەبی ئێمە بە ئێوە دەست خۆش ئەرێ جیاوازی ئەمە ئەسپ عەرەبانە جیاوازەکەی لە چیا بوو ئادەی بێ دا عەتاوەگیان ئینەکە بگرە مایکەکە ئەو ئێمە مناڵ بن کە جەژنانەمان وەرەگر یەکسەر چینیان بۆ چەرک و فەرق دوای چەرک و فەرق سواری و عەرەبانی تریشقە بووی دێگەسپی بوو بە هەرزان سوارێکن بەعانەیەک ئەی بردین بۆ سەرچنار و ئەیهانینەوە بەڵام عەرەبانی دوو ئەسپیش هەبوو ئەوە عەرەبانەی یایدیان پێوت ئەوە بۆ ماڵان بچوینە ئەچون پێ ڕۆیشینیا بووکیان ئەو سابووکیان بەوە ئەگواستەوە سیارە نەبوو بووکیان بەو عەرەبانە دوو ئەسپی ئەگواستەوە مایکەکە بگرە شتێکی تری شیە بوو بەعزێک نەیەتوانی سواری عەرەبانەکە ببێ دەستی پێواگرن ئەموم هاوارمانەکەرە ماو قامچێ بۆ دواوە قامچێ بۆ دواوە یعنیەوەی دواوە خەریکە سەرەکەوێ وڵی تو بەعزێ خۆی هەڵەواسی بە عەرەبانەکە پارەی پێ نەبوو ئەوەژە بوو ئەوەژە بێ دەستان بە سیارەوە نەگرتووە لە دوای سیارەوانی و خۆتان پێوەگرت پێ ڕۆژ پێ ئەوەش بوو مناڵ ئەو ساوا نەڕۆیشتۆ خۆمە پێڵ ناواسی ئێستا مناڵی ئێستا نامەحرومە لە زۆر شت بەهۆی ئەم ئایپات و تەکنۆلۆژیا ماڵەوە کەوتووە کاڵن جژنی پێشووتر خۆشتر بۆ لە چاو ئێستا و جیاوازیانە منەچم بۆ گەشت هەڵماقۆەکەین پەتپەتێنەکەین مرمورێنەکەین خەتخەتێنەکەین زۆلانێ داخەم هەوڵامی تر لەگەڵ گەشتەکانتانە لەگەڵ گەشتەکانمانە ئەمانە حەزەکەن بیکەن وەکو ژن بەس پیا و نازم کڵاوشتی کە ئێمە ئەوەی خۆ بژنانەکە خەیناکە کاتی ناخواردنەکە منیم سەرتان لێ من هەوڵێم گەشتێ لەگەڵتانە بێ مەگەر قبولم کە زۆر سپاس بانم لەشتان ساغی یاخوا یاپراخەکەش گەیشت بە کوێ ساخان یاپراخەکە گەشت بەکوێ مایکەکەی بەرت خوا سەیراخان ئەوە یاپراخەکە ئێستا لەسەر ئاگرە ئێستا ئیشەڵا پێگات و ئیشەڵامتان لێ خۆن و لێ سپرێ ڕاخین چوارمشکی هەمومانانی جەژن چوارمشکی نانی جەژن نانی جەژن خۆی برنجوینە بەس ئێمە کردمان بە یاپراخ لەبەرەوەی لە دەرەوەین لەبەر ڕاستە گەشتەکەی دەرەوە ویستم باسی وکەم کوێستان خان کابانێکی زۆر دەستڕەنگینە تاموچێژی خواردنەکانی زۆر تایبەتە جا خۆی باسی لەوا کرەوەی من خواردن بۆ زۆر شوێنیش ئامادا سپاسانەکەم لا نەقانگیان بەڵێ من بۆ مناسەبەکان بۆ هەموو خوشکان و ئازیزان بۆم خوشکە ئازیزانە خواردن و دروستەکەم هەیە بەم جەژنەش داوای خواردن لێ بکا بڵە خواردن بۆ دروست هەبووە بەس ئێستا ئەم جەژنە کەس حازر نەبووە زۆر سپاسانەکەم دەست و چاوتان خۆش بێ جەژنتان خانمانی تر شتێکمان بۆ بژێڕنەوە بەسەرات شتێکی خۆش لە جەژنا ئێستا هیچ شتێکم بیت نییە داوای لێ بردنەکەم کەسەوەکوانە گەرمە بڵێ باشکەم دای پەیمان مەگەێنە مایکەکە خۆ بەسەراتی خۆشژی بەرنمەوە بەخشان تۆ وەڵا من بەسەراتی خۆشمەیە مناڵ بووم ئەمە بگو یعنی زۆر بچووک بووم بە بیرە مێ لە گەڕەکەکەمان ئەسپی دوو عەرەبانە هەبوو جا ئەو ئەسپە خەڵک سەرەکە و مناڵان یاری و گەشتوشتەکان هەمووی لە هین بوو سەرکارێز بوو یاری ئەو کاتانە وەکو جمک و فەلەق و جۆلانیە و هەنێشت ئێمەژە سوین سواری هینە بووین ئەو ئەسپ و عەرەبانیە ینی لە گەڕەکەکەمان مناڵ زۆر بوو بەر من ناکە وەڵا دووسێ گەڕک مناڵی گەڕک کوڕی گەڕاک تۆزەکەم داپلۆستن لە بەرەوەی سەرکەوم ئەترەوە بوو سەرکەوتە من جا دوایی لەو سەرکە من هاتمە من لیارم خوا لە بە کوڕی گەڕک ئێستا ڕەفیقەکانم گەورە بوونەوەی لەژێ پردەکەیە شتە فرۆشن ئەڵێن ئەی لەو ڕۆژەکە هار بووی نەدەێستا بکەوین ئێستا ژەروە هاری ئەڵە بنە وەڵا هاری مەسا فەقیرم سپاسانەکەم بەخێر بنیاخوا ئاری اینجا ئێستا بۆن و بەرامی یاپراغەکە هەموو ئەم ناوەی داگیر کردو و یاپراغەکە پێگەیشتووە لە بۆنی یاپراغ لەم کەشواوا کراوەشە کەچی
بۆ نێگات هێر ئاخر اینجا سپاسیش بۆ برا شۆفێرەمان کە ئەو گەشتە خۆشی پێکردین پێکردین و زۆر دەمێکە ڕامانگرتووە زای مناڵی دنیا چاوەڕێ و سەرکەوی و جەشنە وای اینجا ئاری یاپراخ پێگەیشتووە هەڵواکە ئامادەیە ئاگام لێ سینی شانێنە ئێمە قسەمانەگەوان سینی شانێنا و شتەکاریان هەمووی دانا و حازریان کردووە کۆمەڵە بابەتی زۆر تایبەت هەیە لەگەڵ یاپراخ نەمان هێناوە بیرمان چووە دۆ سەوزەمان نەهێنا سەوزەجا خۆی یاپراخ لەگەڵ دۆ یاپراخ لەگەڵ ئەو دوانایە زۆر زۆر تایبەتە ئێمە هەردووکیمان بێت چۆ اینجا خات و پەخشان زەڵاتەشی کردبوو بەس زەڵاتەکەش وەڵا زەڵاتەکە باش بەسەراتی خۆش باسکەین خۆشویستە زەڵاتەکە وایان زانیوە ها ئەوەی کامێنێتەوە لە زەڵاتی وایان زانی ئەوە خستێرە کیسی خۆڵەکەەوە یانی دویەکەش وەک خینە زەڵاتەکەش فت بچین یابراخەکە یاپراخەکە بێنین وردە وردە ئەو سفرە جوانی کە ئامادە کراوە ئێمەش خواردنەکە بێنین لەسەر سفرەکە ئامادەیکەین زانی یابراخەکە چی دەرچووە بێبینەران ناخۆش بێبینەران ناخۆش لا نایتوانی تۆمە وڵایتر خۆم بەتەنیا حەلواکە بەری ئاری تۆ بۆڵی حەلوا حەڵوا من تۆزە بۆڵە قورسە بەڵامە زۆر قورسە ماشەڵڵا لە شوادێنم ئالێرە هەڵیەمەوەکەیە وای بانانەکەش بێنین ئاوانەی بینن بینەران ئاوانەی بینن ها وڵای ماشەڵڵا ئەوەنە جوانە قەی ناکە کێشە نێگرنگەوە ئێمە لێرە تامێکی خۆش تاقی بکەینەوە باشە مەنجەڵەکەڵ ڕێژین حەزەکە یاپراڵی ڕێژین هاوکاری بکەم مەگەر من بێمە ئێرە هاوڕێیان ئەمە بۆ نەخەینە سەری ئاوا وەرەقەکە لابین دەی وەڵا زۆر باش بە ئەمە لابم بە ئەم مەنجەڵ لابین لاە وەرن کاک کەریم کاک بەرزان برادران وەرن تاقیی کەنەوە باشە با تاقیی کەینەوە بزانین تام و بۆن و بەرامەی ئەم یاپراخە لەم جەژنەیە چییە خۆش بێ گۆشتی تیان نییە چونکە هەها لە گۆشتی تانی گۆشتەکە وڵام من هاتم قسە بکەم بڵام یاپراخی گەڵامێ و بەڕاستی کاک بەرزان بە سادەی خۆشە نا بەخوا بەعکسەوە ئەو گۆشتەکەی تیا بووە هەر زۆر بەتام ئەگە دووگیشی تیا بە ئەوەی تر خۆش وایە با من دەرکێلەوەی تۆ بخۆ یاخوانۆشی گیانتان بێ دەست و پەنجەی کوێستاخان و سەرجەمەم خاتونانە ئەگەر هەر کەسێ قساکە تکایە مایکەکانمان با پێ بێ خاتونتە چی؟ یاپراخۆ دووگی چەورە لە ماڵی بابە گەورە ئێمەم ڕۆڵێن یاپراخۆ دووگی چەورە لە ماڵە گەورەکەی کورسان یاخوا بەخێر یاخوا بەخێر بێ خۆش بە اینجا بزانم بەردەم کامێرەشمان گرتووە ئەگەر بچینەوە شوێنی خۆمان باشترە بێن لەگە خۆتانە بێن کوێستاخەبا منی ژێودانمکەمەوە بمەرە بێ زەحمەت قەی ناکە دوای هەمومان دانیچین لەسەر سفرەکە دەست خۆش باجارێ یابراخێکی خۆشە تامی تامیان بێکەن زۆر خۆش بووە لاەنە گەل مایکێک بێنە لەگەڵ خۆتە مایکەکەمان بێ تێخ سێراخانگیان خۆشویستان دەست خۆش بەتامە گەڵامی ئەوگەر هیچی گیانە بێ زۆر دانم لێ خوارد زۆر زۆر بەتامە کاکە ئارامجان دوا پەیامی خۆتان شتێکمان بەباسکەن ئیتر لەم جەژنەیە و گروپەکەتان گروپ وەرزانم کچیشتان لەگەڵا وانە بەڵە بەڵێ کشیشمان لەگەڵا هەروەڵا گروپی خۆری سلێمانی کوڕەکانیش گروپی هەڵبەرگەی سلێمانی ناوتان جیاواز کرد بەڵێ بەڵێ بە خێرات نییە وتانەکەین و خۆشتان بەخێر بن زۆر سپاستان بەرنامەکەمان بە تابلو جوانەکانی هەڵپەرکی ئێوە زۆر ڕازاوەتر بوو بەردەوامیتان سەلامەت بی سپاس دەکەم دەست خۆش هەڵواکەشمان تاقی نەکردەوە ئەوە بیرم چوو من پێشتر لە ناوبڕەکە تاقیم کردەوە زۆر زۆر بەتان بوو تاقیەکەینەوە دواتر کاکەریم
كريم لقرمين أخواننا جان أنا والله بدلتها دستان خو ناخون يا إخوان وشي جانا بكاكريم جان وأنا برده كاك برزاني بدلي والله زور بتامونيا ئەگەر گۆشتەکەی تیا بووە بەتان بووە هینی تیا قیمەی تایە ئێدە باش یعنی بەدڵتاوە ئارە وەڵا مایکەکەتان لەکوێیە ئێوە من هێنان بۆ ئەوان قسێکمان بۆ بکەن لەسەر یاپراخەکە چۆن دەرچووە دەستای خۆتانتان بەدڵە خاڵە کەریم پامێک کۆتاشتمان پێ بڵێن کۆتاشت کاگاریەوە یاپراخەکەمان پێگەیشت نازانمە بێت جەماعەت قەرار بن وڵایوانە هەمێڵن خۆشە دووبارە جژنی ئەوش پیرۆز بێت جژنی هەموو لایەکەم خوشکانەوە برانە جژن لە هەموو لایە پیرۆز بێ یا دەستان خۆش بێت جا کاکەریم کاک بەرزان ڕاتانەگرین لەم پاروەیە لە لای دوایین بەرەمی تر بە چوار مشقی بۆی دا باشە تۆ بەس بام خوێن ئەمە خۆنوشی گیانتان بێ زۆر زۆر بەڕاستی ببینەران ناخۆش دووبارە زۆر زۆر بەخێربێت کاکەریم گیان گەورە و کردین سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت سپاس بۆ هەموو ئەو بەرهەمە تایبەتانی کە لەم جەژنە جوانەیە پێشکەشی ئێمە بینەرەکانە کرد کاکە بەرزانیش هەماشێوە بەڕاستی وەرانیانەمان بوو ترێ خۆشی ئەو گەنجە جوانانەوە لەشتان ساغ بێ زۆر زۆر سپاس لە شێوەش ساغ بێ و سەرکەوتوبن ئینشاڵڵا ئەو برا بەڕێزانی پشتی کامیرەوە لە شیان ساغی بەڕاستی ئەوان زیاتر گەرماکە تەئسیری لیان نەکرد بەڵام ئیشە جوانەکان ئەوان زیاتر مادووە بەدڵنیاییەوە دەست لە شێوەش ساغ بێ دەستان خۆش بێت ئەو گەنجە جوانانە گەلێ بەخێر بێن زۆر زۆر سپاس کاک ئەو دادا ئازیزانە خۆشەویستی من و ئەزیزیە من کاک سەباح کاک عەدنان زۆر باشە تۆزە هەواکەی هەڵی کرد نەنە ڕاهاتین لەگە گەرمای ڕاهاتین داعاتاوان خاتونە بەڕێزانە دووبارە دەستان خۆش زۆر زۆر بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان ئینشەڵڵا هەموو لایەکە لە جەژن و خۆشییا بن ئاری یاخوا لەشتان ساغ بێ ئەوەدان بێ وایە کورسات ئاوەدان بێ دەستان خۆش بێت یکمان ئاری با کۆتا بەرهەمی کاکە بەرزان و کاکە کەریم کۆتایی بم پرۆگرامە تایبەتەی ئەم ڕۆمانەهێنین دووبارە جەژنتان لێ پیرۆز دەکەین ئینشەڵڵا هەموو کاتێکتان هەر جەژن و خۆشی بێ بە کۆتا بەرهەم ئێمە ماڵ ئاوایتان لێیەکەین ماڵتان هەر ئاوەدان هەموو ڕۆژێکتان هەر جەژن و شادی خۆشی بێ و خواتان لەگەڵ فەرموون يلا گەنجانی خۆشەویست یاڵە گەنجە جوانەکان بەنازەوەی بەنازەوەی لەو چیرە جەوڵات بەنازەوەی بەنازەوەی لەو چیرە جەوڵات جار و بات دێتە دەرێ دێتە دەرێ ناروات جار و بات دێتە دەرێ یاواتی بۆ بەخواتە ذكرتي تنتيجا واسعة بلبستو كلمة أنا باشي بخوف دامنا خلانيكم ليكن وبكفي عجوابي داو يارو بقربان اللي هموي أمنا وامنا أبقى شادي بوكيني طال دعو كيرا أبقى شادي بوكيني هلا كابي كيرا بنادا وي بنادا شاي شيانو بازا بارم ببارا قرتو بيت وفو اندازا الواني ماني ورقل ولا هواري ورقل ولا هواري تازا خوشون درد العالم درد قران وساكين بيز دكتور كان نرمي بيت سارين اتاكم بروح ما وانبت يتيري مامين سر كل ماني ما زكى مزانا تشيلين بلنا زاوي لو شيشة جوغاز جارو بعد تدري نارو عزاواتي بومك وازا
بوي بوشي شهر جوانك سليماني كناري كرسات الديوان أنا صوي بردان وكناري كرسات ممشي فاموس اي خلخوار وناثرينم خينا وددلو بيرينم كوشو برقا مبارك ياري رضا شرينم امر من الندى نسرع جارو بارك ددبينم شتي بالاي برددبم درد داري امينم من كزن ممشوتين مشيتي كراسينم بناذا وي بناذا شيانو بازا بالم بو بارك تو ديتو بو امدادا انواني مالي ورقر ولا هواري طازا انواني مالي ورقر ولا هواري طازا جوان وشورازني دي جوان وشورازني عرض لو من بردا ما ويكلموني دي ما ويكلموني درو لقل من مكا بين يكتوليموني بين يكتوليموني وخمزاني
بۆ مناڵی بۆچینی بەو دێوەژنیە بۆچینی بەو دێوەژنیە Thank you.